الحمد لله رب العالمين. هەر بە بۆنەی ڕۆژی جیهانی قودسەوە ئایەتوڵڵا عەلی خامنەئی ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران وتاری خۆی پێشکەش کرد و تێیدا هێرشی توندی کردە سەر ئیسرائیل و بەلانکەی بەرهەمێنانی تیرۆریستانی ناوبرد. مقارن است با دخالت خامنەئی لە سەرەتای وتارەکەیدا وتی ئەوروپیەکان بە بیانووی زوڵم لە جوولەکەکان لە دوای جەنگی جیهانی دووەم هاتوون لەسەر خاکی وڵاتێکی موسڵمان بە ئاوارەکردن و لە ناوبردنی میلەتەکەی تۆڵەیان بۆ دەکەنەوە. و ناسیۆنالیسم ئفراطی جگە لەوە هێرشی توندی کردە سەر وڵاتانی ئەوروپا بەوەی بانگەشێ بۆ ئازادی ڕادەربڕین و مافی مرۆڤ دەکەن کەچی پشتیوانی سەرسەختی ڕژێمی زایۆنیستی دەکەن کە بەردەوام بێت لە کوشت و بڕی موسڵمانانی فەڵەستین. خامنەئی باسی لەوە کرد هەرچەندە ساڵی 1948 قاوارەی زایۆنی دامەزرێنراوە، بەڵام پلانی دامەزراندەکە بۆ چەندین ساڵ پێش ئەو وادەیە دەگەڕێتەوە کە لە ناوچەیەکی یەکجار گرنگی موسڵمانان بنیاد بنرێت. لەبارەی دۆخی موسڵمانانەوە وتی ئێستا بارودۆخی موسڵمانان گۆڕانکاری گەورەی بەسەر هاتووە و بەرەی بەرگری لە وڵاتانی ئیسلامی گەشەی سندووە و بەو ئاڕەسە دەڕوات لە چەند ساڵی داهاتوودا دەستکەوتی گەورە بەدەست بهێنێت. لەبارەی پلانی سەدەی کابینەکەی دۆناڵد ترامپ بۆ کێشەی فەڵەستین وتی پلانەکە هەرزوو شکستی هێنا بۆ پەردەپۆشکردنیشی پرسی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی ژمارەیەک وڵاتی لاوازی عەرەبی و قەوارەی جوولەکەیان هێنایە ئاراوە. خامنەئی ئاماژەی بەوە کردو هۆکاری سەرەکی داهاتووی فەڵەستین دیاری دەکەن، ئەوانیش بەرگری ناوخۆی گەلی فەڵەستین و هاوکاری و پشتیوانی وڵاتانی ئیسلامی لە سەرانسەری جیهان بۆ فەڵەستینیەکان. هەر دوو ئوردوگاه سەرمایه‌داری و کۆمونیسم عەلی خامنەئی بەشێک لە وتارەکەی تایبەت کردبوو بە گەنجانی عەرەب بوو. بە زمانی عەرەبی وتی فەڵەستین زیندووە و لەسەر جیهادکردن بەردەوام دەبێت. تەواوی خاکەکەی خەڵکە ڕەسەنەکەیەتی و ڕۆژێک بۆ ئەوان دەگەڕێتەوە. وتیشی لە دۆسیەی فەڵەستیندا تەواوی وڵاتانی موسڵمان بەرپرسیارەتیان لەسەر شانە، بەڵام چوارچێوەی سەرەکی جیهاد و تێکۆشان لەسەر خودی فەڵەستینیەکانە کە ئەمڕۆ لە ناوە و دەرەوەی وڵاتەکەیان نزیکەی 14 ملیۆن کەس دەبن. هەروەها وتی زانایانی موسڵمان و مەسیحی دەبێت ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی چەند وڵاتێکی عەرەبی لەگەڵ قەوارەی جوولەکە بە حرام دابنێن. هەروەها ڕۆشنبیران دەبێت وەکو لێدانی خەنجەرێکی ژەهراوی لە پشتی گەلی فەڵەستین لێکی بدەنەوە.